لە مەراسیمێکی جەماوەریدا و لەسەر ئارامگەی شەهیدی فەرماندا لیوا حسێن مەنسوور لە گۆڕستانی خدر زندا لە شاری خانەقین و با ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە لێپرساوانی حزبی و حکومی و خانەوادەی سەربەرزی شەهید و هاوڕێ و هاوسەنگەرانی هەشتەمین ساڵڕۆژی شەهیدبوونی لیوا حسێن مەنسوور بەرزڕاگیرە. هەر لە مەراسیمەکەشدا تاجەگوڵینەی مەڵبەندی هەشتی خانەقینی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەڵبەندی یانزەی گەرمیان و قایمقامێتی قەزای خانەقین و هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەسەر ئارامگەی شەهید دانرا. پاشانیش وتاری سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان خوێنرایەوە. ئەمڕۆ بە ئەو پەڕی ڕێز و وەفاداریمانەوە یادی شەهیدبوونی دوو فەرماندەی قارەمانی هێزی پێشمەرگە و یەکێتی نیشتیمانی کوردستان لیوا حسێن مەنسوور و لیوا شێرکۆ فاتیح شوانی دەکەینەوە. گەڕانەوەمان بۆ ڕابردووی نزیک و ڕوبەڕووبوونەوەکانی هێزی پێشمەرگە دژی داعش ڕاستیەکی حەشا هەڵنەگرە دەهێنێتەوە یاد کە ئەویش وەستانەوەی فەرماندە و پێشمەرگە قارەمانەکانی یەکێتیە. هەر لە مەراسیمەکەشدا و لە وتاری مەڵبەندی هەشتی خانەقینی یەکێتی نیشتیمانی کوردستان و محوەری گەرمەسێری هێزەکانی پێشمەرگەی کوردستان جەخت کرایەوە لەسەر پابەندبوون بە ڕێبازی شەهیدان و بەردەوامبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خەبات و قوربانیدان لە پێناو خاکی کوردستان. لیوا حسێن مەنسوور قالبووی وێزگەکانی شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی ڕەوانشاد سەرۆک مامجەلال بوو. بە درێژایی ماوەی شەڕی نەگرسی تیرۆریستانی داعش بێپشودان سەنگەر بە سەنگەر هەر لە کۆباشی تا کەرکووکی قودسی کوردستان بێوچان لە سەنگەری بەرگری و پاراستنی خاکی پیرۆزی کوردستان بوو تا دوجار لە بەڕواری 31/1/2015 پلەی شەهادەتی شەهیدی وەرگرت و گەیشتە کاروانی نەمران. بەڵێن نوێیەکەینەوە ڕێبواری ئەو ڕێگە و درێژت پێدەری ڕێبازەکەیانە بین. بۆیە بەم بۆنەیەوە هاوخەمی خۆمان دووپاتەکەینەوە بۆ بنەماڵە و سەرجەم خزم و کەس و کار و هاوڕێ و هاوسەنگەرانی شەهیدی فەرماندار لیوا حسێن مەنسوور و کاکە شێرکۆ ئەوەی کە لێرە کۆمانی کردوتەوە خوێنی شەهیدانە، خوێنی ئەو شەهیدانەیە یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە قوتابخانە گەورەکەی جەنابی مامجەلال و ڕێبازە پیرۆزەکە یەکێتی نیشتیمانی کوردستان پەروەردەبوونە. ئێمە ئەگەر بێت و سەیری ڕۆژمێرەکان بکەین هەموو ڕۆژێک یادی شەهیدێکەکەینەوە. ئەوە ئەوە دووپاتەکاتەوە کە یەکێتی خاوەنداریەتی هەموو خاکی کوردستانی کردووە و خاکی کوردستانی پاراستووە. شەهیدی فەرماندا لیوا حسێن مەنسوور لە ساڵی 1962 لە قەزای خانەقین لە خێزانێکی کوردپەروەر و شۆڕژگەر لەدایک بووە و شەهید هەر لە سەرەتای گەڕی لاوێتیدا بەهۆی ئازایەتی و چاونەترسیەوە هەرزوو ڕوو دەکاتە شاخ و دەبێتە پێشمەرگە. پاشانیش لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان شەهیدی فەرماندا جگە لە ئەرکی پێشمەرگایەتی چەندین پۆستی باڵا لە حکوومەت وەردەگرێت تا ئەو کاتەی دەبێتە فەرماندەی هێزەکانی پشتیوانی دوو. پاشانیش لە شەڕی داعشدا ڕۆڵێکی کاریگەری هەبوو و بەشداری تەواوی شەڕەکانی کردووە. مخابن لە 31/1/2015دا و لە باشووری کەرکووک لە شەڕێکی قارەماناندا شەهید دەبێت و دەچێتە کاروانی نەمرانەوە. سەرکەوت ئەحمەد، کەناڵی کەرکووک، خانەقین.